خێزانێکی هەژاری دانیشتووی ڕانیان ماوەی 3 شەو ڕۆژە بەهۆی بێلانەییەوە لە پارکی دەروازە لە ژێر خێوەتێکدا دەژین. ئەم خێزانە دوای ئەوەی ماوەی 6 مانگ ناتوانن کری خانوو بدەن بە ناچاری لەو پارکە گیرساونەتەوە. مەسهەر کە سەرۆکی خێزانەکەیە بەهۆی نەخۆشیەوە ناتوانێت هیچ کارێک بکات و لە ئێستادا لە بارودۆخێکی سەختدا ژیان بەسەر دەبن. ئەو خاوەنی 3 منداڵە و بە چاوی پڕ لە حەسرەتەوە دەڵێت منداڵەکانی حەزیان لە گۆشت بووە بەڵام بەهۆی هەژاریەوە نەیتوانیوە بۆیان بکڕێت. وازمان زۆر خراپ بووە وردە ڕۆژ بە ڕۆژ هەرچێکشمانە بۆ خواردومانە. ئێستا لە خانووی کرێش داین چەند ساڵ لە خانووی کرێداین تا ئێستا توانیمانە بیدەین. لە ئێستاەوە نزیکی 6 مانگ کرێمان نەداوە. کابراش خانووەکەی فرۆشتووە ئێستاش کرێمان پێ نادرێت. هاتوونە ئەلێرە دانیشتوین ئێرەش خۆتان نەزان ئێستا تۆ دەجاوەکە خۆشێک 2 ڕۆژیکە باران و بەفر و ئەو شتانە ئابارێ سەرما دەبێت. ئەو منداڵانشمان لەگەڵ نەخۆش دەبن. کاک محەممەد دەکەی لێرە حەزتان لێ پرسیایی لێ بکەن محەممەدی خێرخوازانی پێن لە ڕانیە. ئەو ماوەیەک لەوە پێشانی لە 3 مانگەداوای گۆشتەکەن بۆمان نەکڕیون. ئەو ماوەی پێشوو کیلۆیە کیلۆنیوە گۆشتی حیوانی بۆ مێنەوە. دالێخان تۆ حەز لە چییە؟ حەز لە شەربەتە؟ دەبخۆ گوڵەکەم دێ. دالیای کچی تەمەنی 5 ساڵە و درک بەو بارودۆخە سەختەی ژیان ناکات، تەنیا داوای کێک و شیرینی دەکات. دایکیشیان بە دڵێکی پڕ حەسرەتەوە دەڵێت ئەوان هاوڵاتیەکی ئەو شارەن و هەژاری و نەبوونی وای کردووە لەو شوێنە بمێننەوە. داواکاریشە خێرخوازان ئاوڕێکیان لێ بدەنەوە و دەیەوێ ببنە خاوەنی خانوویەک بۆ خۆیان و منداڵەکانیان تا بتوانن بە سەربەرزی بژین. ئێمە حاڵمان زۆر خراپە. ئێستا ببینی مێردەکەم ئاوا نەخۆشە لەسەر جێیە کە تو کەسی کاسبکارت نەبوو کە کەسە نەبوو یارمەتی داخە چۆنەژی بەخۆ بە 3 منداڵان. ئێستا کچەکەمەوە ساڵ پۆلی 4 ئێمە ناتوانین بینێرینە مەکتەبێ و ساڵ. ئێمەش هاتوین لەو پارکەی داگیرساوین هیچ شوێنی ترمان نیە. 2 ڕۆژی تر سەرمادا بێ نازام ڕۆ لە کوێ بکەین. ئێمەش داوامان لە خێرخوازی بەڕێسەیە لە هەر کەسێکی بەڕێسەیە بێن بەهانامانەوە هاوکاریمان بکەین بەڵکو لەو عەزەی خۆی گەورە ڕزگارمان بکەین ئینشاءڵڵا. بۆی زۆری کاتەکان ناهێڵن بچنە دەرێ لەبەرەوەی حاڵیان زۆر خراپە پێم خۆش نییە. دڵیان یعنی دوای ئاگاداربوون لە بارودۆخیان سۆران عومەر وەک کارێکی خێرخوازی کرێی خانووی ساڵێکی خێزانەکەی مەسهەری گرتە ئەستۆی خۆی. خێزانەکەی مەسهەر نمونەیەکن لە سەدان خێزانی تر کە هاوڵاتی ڕەسەنی ئەم هەرێمن بەڵام لە بەروبووم و سامانە دەوڵەمەندەکەی بێبەشن و لە سایی حکومڕانی کوردیەوە بەرپرسان بێئاگان لە هاوڵاتیانی ئاسایی لە خانوو ڤێلا گرانبەهاکانیاندا دەژین. ئەمانیش کرێی خانوویان پێ نادرێت و بستێک زەوی و پەناگەیەکیان نییە لێی بگیرسێنەوە. لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.